بڕەپارێکی زۆر لە بەغداوە گەیشتە هەرێم. هاوکاریەکەی هاوپەیمانان بۆ پێشمەرگە زیاد کرا و ئەمڕۆ دابەش دەکرێت. زانیاری لەبارەی بوونی بنکەی ئیسرائیل لە هەرێم بڵاوکرایەوە. سڵاوتان لەبێ سمەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. سەرچاوەیەک ڕاگەیان ئەمڕۆ بڕی 150 میلیارد دیناری پارەی گەنمی جوتیاران لە بەغداوە گەیشتە هەرێم. سەرچاوەکە وتیشی بڕیارە دەست بە دابەشکردنی پارەی گەنمی جوتیاران بکرێت. وەزارەتی بازرگانی هەرێمیش ڕایگەیان کۆمپانیای بازرگانی دانەوێڵەی عێراق بۆ بەشی شەشەمی پارەی گەنمی جوتیاران نزیکەی 150 میلیارد دیناری ناردووە و چەکەکانیشیان نێردراون و ئەمڕۆ چەکەکان وەردەگرن. ڕاشیگەیان بڕی پارەکە بۆ هەولێر 47 میلیار و 373 میلیۆن دینارە، بۆ سلێمانی 67 میلیار و 841 میلیۆن دینارە و بۆ دوهۆک 35 میلیار و 541 میلیۆن دینارە. ئەمڕۆ هاوکاری هاوپەیمانان دەخرێتە سەر هەژماری پێشمەرگە و دەست بە دابەشکردنی دەکرێت. بۆ ئەم مانگەش هاوکاریەکەی پێشمەرگە 15,000 دینار زیاد بووە. بەپێی زانیاریەکان بڕی پارەکەی هاوپەیمانان زیاد کراوە و بۆ هەر پێشمەرگەیەک 401,000 دینار دەدرێت. هەر ئەمڕۆ بەشی زۆری پێشمەرگە هاوکاریەکە لە ڕێی هەژماری منەوە وەردەگرن کە ژمارەیان لە 10,000 پێشمەرگە زیاترە. وەزارەتی ناوخۆی هەرێم لەسەر دیمانەیەکی باڵوێزی ئێران لە عێراق ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند. باڵوێزی ئێران لە عێراق تۆمەتێکی بێبنەما ئاراستەی هەرێمی کوردستان دەکات و جارێکی دیکە بردومانکردنی خەڵکی مەدەنی لە هەولێر دەبەستێتەوە بە بەرگریکردن لە خۆیان بەرامبەر ئیسرائیل. هەموو ئەو تۆمەتە بێبنەما و درۆبوختانانە بە توندی ڕەت دەکەینەوە. ئاماژەی بەوەش کردووە کە هەموو ئەو تۆمەتە بێبنەما و درۆبوختانانە بە توندی ڕەت دەکەینەوە کە پێشتریش ئاراستەی هەرێمی کوردستان کراون و لیژنەی باڵا لە حکوومەتی عێراقی فیدراڵ سەردانی ئەو شوێنانەی کردووە کە بردومان کراون و تۆمەتەکان بێبنەما دەرچوون و ڕەت کراونەتەوە. سێ هەواڵم پێشکەشکردن هەشاد بن.